ئەمڕۆ سیەمین پێداچوونەوەی خێرا لە تاوەری تەندروستی سمارت بەڕێوەچوو دەربارەی خوێنبەربوونی گەدە و دوانزەگرێ و کۆڵۆن. لەم پێداچوونەوەیدا دە بابەتی گرنگ باس کران بە ئامادەبوونی پزیشکانی پسپۆڕی هەرس و جگەر، پزیشکانی نەشتەرگەری و پزیشکانی تیشک و سۆنەر کە تیایدا تازترین توێژینەوەکان و تازەترین چارەسەرەکان باس کران. شەشنی بابەتێکی تایبەت لەسەر لاس ئەپدەیت تازەترین ڕێگاچارەکانی ڕێگاچارەکانی وەسانی نەزیفی کۆندامی هەرس و جگەر هەر لە سوورەنشکەوە تاکو لە وەرجی ئایتی و تاکو ڕخۆڵە ئەسوورە هەستین بە پێشکەشنی و بابەتە زانستیە تازەیە کە تقریبا ئەتوانم بڵێم لاس ئەپدەیتی آخر تەطەوراتی زانستی لێرە باس کراوە. سپاس بۆ سمارتشەکەم کە هەستا بە ئەم کۆبوونەوەی ئەم پێشکەشنی ئەم بابەتە زانستیانە لەگەڵ برایانی ترمان کە تقریبا هەمومان توانیمان بە تاواتی تەختیەی هەموو نەزیفەکان بکەین لەسەر و بەخوارەوە کە بریتی بوو لە ڕۆڵی نازور، ڕۆڵی پێش نازور و ڕۆڵی ئەمەلیات و ڕۆڵی رادیۆلۆژی، ڕۆڵی ئاشعە لە وەساندنی نەزیفەکان. بابەتێکی منیش تایبەت بوو بە وەساندنی نەزیف بە شێوازی نازور کە ئەو بابەتانی کە زەڕورە و لە دنیادا تازەیە. هەستم بە پێشکەشکردنی و بابەتە لەسەر چۆنەتی وەسانی نەزیف لە کۆندامی هەرس و جگەرە. زۆر خۆشحاڵم وەکو پزیشکێکی پسپۆڕ بەشدار بووم لە پێداچوونەوەی خێرای سیەمین پێداچوونەوەی خێرای تاوەری تەندروستی سمارت کە تایبەت بوو بە بابەتی کۆنتترۆلکردن و دەستنیشانکردن و چارەسەری خوێنبەربوونی ئەندامی هەرس کە بابەتێکی زۆر گرنگ و زیندووە و کۆمەڵێک پزیشک و توێژەری باش لەو بارەیە کۆمەڵێک توێژینەوەیان پێشکەش کرد سەبارەت بە هۆکارەکانی جۆرەکانی شێوازی دەستنیشانکردن و چارەسەرکردنی چ لە ڕێی هەناوبینیەوە بێ، لە ڕێگەی پزیشکی تیشکەوە بێ یان لە ڕێی پزیشکی نەشتەرگەریەوە بێ. من زۆر خۆشحاڵ بووم بابەتێ بەشدار بووم کە ڕۆڵی هەناوبینی سۆنەر لە چارەسەرکردنی خوێنبەربوونی ناوپۆشی گەدە کە بابەتێکی زۆر گرنگە. پێداچوونەوانە زۆر مهمن بەڕاستی گرنگن، یعنی لە بینی ئەو دکتۆرانەیە باس بکرێ کە ئەو ئیشانە ئەکەین یان علاقەمان بۆنەوە ئیشانەوەی منۆکە دوکتۆری قەستەڕە بەشدار بوو. طبعاً باسی دەوری قەستەڕەم کرد لە نەزیفی مەعیدە و نەزیفی ڕێخۆڵە باریکە و کۆڵۆنە چه دەورێکی هەیە و هاوڕەکانیشم باسی ئیشەکانی خۆیان کرد لەو بابەتەیە. هیوادارم ئەم چالاکیانەی تاوەری تەندروستی سمارت بەردەوام بێت کە بۆ تەندروستی و ئیسفادەی هەمومانە لە ئاخیرات چ نەخۆش بێت چ دکتۆرەکانیش بە زیادکردنی معلوماتەکانمان. سمارت وەرچەرخانە.